سڵاتان لەبێتم کاتتان باش هاژغەفورم لە کوردستان 24ەوە ئەمڕۆ بە شێوازێکی جیاواز لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی بۆڵتنی ئابووری. ئەمڕۆ ئێمە لە پێشەنگای نێودەوڵەتین بۆ بەرهێنان و خانوبەرە. ئەمە شەشەمین پێشەنگایە کە ساڵانە کرابێتەوە بۆ جاری شەشەمە کە چەندین و بەرهێن بەشداری تیاکات. بۆ ئەم ساڵ 280 پرۆژە و کۆمپانیای جۆرا و جۆر لە ناوخۆ و لە وڵاتانی دەریشەوە هاتوون بەشداریان کردووە لە پێشەنگاکەدا. لە 16 وڵاتەوە جیاواز لە ناوخۆی هەرێمی کوردستان هاتوون ئەمڕۆ بەشدارن نمایشی پرۆژەکانیان بکەن، نمایشی ئەو بەرهەمانە بکەن لە ناو پرۆژە نیشتە جێبوونەکانیان لە ناو کەرتی خانوبەرە بەگشتی نمایش بکەن. ئەم بەیانیە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان خۆی دەرگای پێشانگاکەی کردەوە و دەستپێکی پێشانگاکە بەڕووی میوانەکاندا کرایەوە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامە بێت. ئێمە وەکو کوردستان 24 سەرەتا ڕووماڵێکی تەواومان کرد لە ستۆدیۆی کوردستان 24ەوە. ئێستا لە ناو پێشانگاکەین زیاتر مەبەستمە لە وردەکاری لە تەواوی کەرتەکە قوڵبینەوە و لەگەڵ کەسانی شارەزا گفتوگۆ بکەین. بۆیە میوانداری هەریەک لا بەڕێزان بیلال سعیدمان کردووە، بەڕێزیان ڕاوێژکاری بواری خانوبەرن کە هەر یەک لە ئێوەی بینەر لە هەر کڕیارێک و هەر پرۆژێک پێویستەکە کە ڕاوێژ بکات بە ڕاوێژکارێکی بەتوانە وەکو کاک بیلال و ڕاوێژکارانی تر کە پێشەوەی اختیاری یاخود هەڵبژاردن کا بۆ ئەو پرۆژەی کە ئێوە نیشتە جێبێتە. جگەلەوە بەڕێز هۆرە سامان خاتوونێکی ئەزیزە و ساڵانە یەکێکە لە ئەندامانی ڕێکخەری پێشانگاکە کە بەشێکی سەرکەوتوانە ساڵ بە ساڵ بە پێی ئەوەی کە بەشداربووی زیاتریان هەیە ڕێکخستنی بۆکەن و توانی ویانە بەرفراوانتری بکەن. و هەروها بەڕێز زەردەش محەممەدیش بەڕێزیان بەڕێوبەری کارگەڕی یەکێک لە کۆمپانیەکانی بواری خانوبەرن. هەر یەک لەم بەڕێزانە کە میوانی منن ئەمڕۆ بەپێی ئەزمون و چوارچێوەی کارەکانی خۆیان لە وردەکاری تەواوی ئەو پرۆژانە و پێشانگاکە گفتوگویان لەگەڵەکە. سەرتا با لە کاک بیلالەوە بەخەراتن تام بکەم. کاک بیلال هۆرە خان کاک سەردەش بەخێر بن. زۆر سپاس. زۆر سپاسانەکەم. پێم خۆشە کاک بیلال من وەک وەمیشە لە خانمانەوە دەست پێکەم. ئەمە جیاوازی نییە، بەڵام هەرە بێ لە دەستپێکی پێشەنگاکەەوە و لە خانمێکیشەوە دەست پێ بکەم لەسەر ئیزنی هەردووکتان. هۆرەخان خۆی خاوەن ماڵە. زۆر سپاس. کەواتە هۆرەخان پێم خۆشە خۆتان باسی ئەومان بۆ بکەن. ئامانجی سەرەکیتان چییە لەوەی کە ئێوە هەموو ساڵێک بەردەوامنەوە ماوەی 6 ساڵ ئێوە بەردەوامن لە کردنەوەی پێشانگایە وەجگە لەوەش ئەم ساڵ جیاوازی چییە بێ لەگە ساڵانی پێشووترە؟ بەڵێ ئەم ساڵ بە شوەیەکی بەرچاوتر کۆمپانیای زیاتر لەگەڵمان بەشداریان کردیان و ئێمە ساڵانە ئەو پێشانگای ڕێک دەخەین لەلایەن ئێمە وەکو کۆمپانیای لۆیاڵشۆ بێگومان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەوە بەرهێنان و ساڵانە هەندێک لە کۆمپانیەکان پلانی ئەوە دادەنێن کە بۆ ساڵانی داهاتوو بەشداری بکەن دووبارە لەگەڵمان کەمەش جێگەی دەستخۆشیە و وا دەکا بەشداری کۆمپانیەکان وا دەکا کە ئێمە ساڵانە بەردەوام بین و ئەمڕۆ یەکەمین ڕۆژی پێشانگاکە بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی بەڕێوە چوو و پێشانگاکەمان تاوەکو 4 ڕۆژ بەردەوام دەبێت تاوەکو ڕۆژی هەینی. باشە. ئەم ساڵ ئەو کۆمپانیانی کە بەشدارن لە ناوخۆکان لە بیانیەکان هیچ ئۆفەر و دیاریکی نوێیانە بێ بۆ کڕیارەکان و بە تایبەتی لە مامەڵەکردنیان لەگەڵ کڕیارێک یاخود پەیوەندی و تون و تۆڵکردنی پەیوەندیەکانیان دوجار لەسەر ئاستی ئابووری هەرێمی کوردستان؟ بڵێ زۆر دیاری و ئۆفەری تایبەت و هەروە تیر و پشکیش ئامادەکراوە بۆ سەردانکاران و سەردانکاران دەتوانن بە یەک سەردانیکردن زانیاری تەواویان لەسەر سەرجەم پرۆژەکانی شتە جێبوون دەست بکەوێت و هەروەها هەماهەنگی جگەلەوەی کە سەردانکاران لەگەڵ کۆمپانیەکان هەیەە کۆمپانیەکانیش لەبەرەوەی پەیوەندیان بەیەکەوە هەیە کۆمپانیا خانوبەرن و پرۆژەکانی شتە جێبوونن و کۆمپانیەکانی بواری خانوبەرن کە فرۆشتن بۆ پرۆژەکانی شتە جێبوون دەکەن پەیوەندیان بەیەکەوە هەیە و لە چەندین وڵاتی دەرەوەش لەگەڵمان بەشداریان کردی ئەم ساڵ زیاتر لە 16 وڵات لەگەڵمان بەشدارن بەڵام بە شێوەیەکی دیار لە وڵاتی قەتەر و ئیمارات و تورکیا گەورەوە بەرهێنەرەکانیان لێرە بەشدارن و پرۆژەکانی ئەو وڵاتانی دەرەوە لێرە بەدەردەخن. باشە سەرکەوتوو بن. کاک بیلال ئەوەی لێرە بینیمان کە نمایش کراو لەم پێشەنگایەدا خراوەتە ڕوو هەر یەک لە کۆمپانیەکان لە پرۆژەکان ئەیانەوێ باشترینەکانیان نیشانی کڕیار بدەن. ئەگەر بەڕێستان هاوڵاتیەکی ئاسایی لە دەرەوە بن چی ئەکەن بۆی کە لە ناو ئەم هەموو هەڵبژاردنەوە ئەم هەموو کێ بڕکیە جۆرا و جۆرەیە بڕیار بدەن؟ دەستخۆش سپاس ئاژەخان سپاس بۆ کوردستان 24
من هەمیشە وتومەم قسە و پێم وایە لە قۆناغی ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە 19 ساڵی ڕابردووە کە وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە کراوە هیچ کات بەقەدەر 4 ساڵی ڕابردوو پرۆژەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە مۆڵەتی پێ نەدراوە و هیچ کات بەقەدەر ئێستا دەرگای ئۆفەر و سەرویسی جیاواز بۆ هاوڵاتی لە بەردەستان نەبووە بۆی کە بتوانێت یەکەیەکی نیشتەجێبوون بکڕێت چکە لە قۆناغەکان جاری وا بۆ نەگەشتوتە دەست هاوڵاتیەکی گشتی ئاگدار نەبووە لەوەی کە پرۆژەیەکی نیشتەجێبوون هاتووە ڕاستەوخۆ لە نێوان چەند کەسێکا کڕین فرۆشتەکەی پێوەکراوە کۆتایی پێهاتووە ئێستا بە ئەندازەیەک خواست لەسەر چۆنەتی مامەڵەکردن و ڕێکلامکردن دروست بووە کە ئەبینی هەمووان حەزەکەن لە پێشانگایەکە دەرکەون لە سوشال میدیا دەرکەون لە تەلەڤیزیۆنا دەرکەون و باسی زۆرترین پرۆژەی خۆیان بکەن باسی ئەوە بکەن کە چی کوالیتیەکیان جێبەجێ کردووە ئایا شێوازی پارەدانەکانیان چۆنە ئەقساتە بدەفعاتە چۆنە ئەمانە هەمووی دەرگا و دەرەچەیەکی باشن لە ڕاستیە بەڕووی هاوڵاتیا کراوەتەوە بە لە بەرچاوگرتنیەوە بێ ئاگادار بین کە ئەم حاڵەتە ئەوەندە نائاسایی زیاد نەبێت کە بێتە مەترسی بۆ ئەوەی کە ئەوەی ئێستا هەمانە یا ئەوەی کە لە داهاتوە دێ کە من پێم وایە ئەم قۆناغا بێ ئێستا ڕێک بخرێتەوە باش بکرێت چاک بکرێت باشە پێدوانی ئەمە ڕێککراوەتەوە لە کاتێکا کە حکوومەتی هەرێم بڕیاریدا مۆڵەتدان بە پرۆژەکانی نیشتەجێبوون ڕابگیرێت ئەمە خۆی نەبووە هۆیەوە ئەمە یەکێکە لە هۆکار و دەرەچە و دەرگا باشەکان بەڵام لەبەرەوە ڕۆتیناتێکەیە لە پرۆسی مۆڵەت پێدانە لە هەرێمی کوردستانە بە تەنها بۆن منە لە ئەم ساڵە حوت پرۆژە نیشتەجێبوونی دیکە لە هەولێر مۆڵەتی پێدراوە ڕاستە ئەڵێن ئەم پرۆژانە پرۆژەکانی قۆناغی ڕابردوون ڕێکارە ئیدارەکە وای کردووە کە لە ساڵی 2025 مۆڵەتیان پێ بدرێت کەوایە ئەبێ ئێمە ڕوون بین لەگەڵ هاوڵاتیانی خۆمانە چی وەکو حکوومەت چی وەکو کۆمپانیەکانی خانوبەرە چی وەکو عقاراتەکان بەڕوون و ڕاشکاوی بڵێن هەرێمی کوردستان ئەوەندەی یەکەی نیشتەجێبوونی هەیە ئەوەندەی پێویستە ئەوەندەش خواستێ لەناو بازاڕەکە چکە ئەگەر ئەم ڕوونکاریە نەدەین هاوڵاتیەک ئەگەری هەیە بێوێ و بەرهێنان کا لە یەکەیەکی نیشتەجێبوونە پارەی خۆی تیادا بنێ ئەگەری هەیە ڕوبەڕووی مەترسی بکەنەوە ڕوبەڕووی زیانی بکەنەوە چکە ئێستا بازاڕەکە وەکو وتم چۆن دەرگا و دەرەچەمان کردوێتەوە بۆی هاوڵاتی بگابەوەی کە بتوانێت یەکەیەکی نیشتەجێبوون بکڕێ بە قیست بێوێ یان بە دەفعات بێوێ یا بە پارەی کاش بێوێ بۆیە ئەبینین ئێستا هاوڵاتیەکە بە قیست کڕیوێتی هاوڵاتیەکە بە دەفعات کڕیوێتی ئەگەر ئاگای لە خۆی نەبێت زەرەرێکی گەورەیەکە بۆ چکە پرۆسەی مۆڵەت پێدانەکە ژمارەکان زۆرن خستنە ڕوویەکی زۆر هەیە خواستێکی کەم هەیە کاتێک خستنە ڕوو زۆر بوو خواست کەم بوو ئەبینین نرخەکان دێتە خوارەوە ئەگەر لە قۆناغی یەکەمیشانە بێ لە پرۆژە نیشتەجێبوونەکە ڕوونەدا ئەبینین لە دەستی دووەم و سێمان ڕۆدا کە ئەمە ڕوویدا هاوڵاتیەک زەرەرە بێ هاوڵاتیە کە زەرەری کرد دوجار گیرفانی هەمومان زەرەرمان کردووە دروستە ئەگەر هاوڵاتیەکە زەرەری کرد بە هەمان ئەندازە ئەگەر ژمارەی زۆری پرۆژەکان لە بازاڕا بوو وای لێدێ و بەرهێنەرێک نتوانێت بە نرخە حەقیقی واقعەکەی بیفرۆشێت ئەویش ڕوبەڕووی زەرەرەکەینەوە لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەی کە پلانمان نییە ڕوون نین دیار نین کە دیار نەبووین و ڕوون نەبووین ئەو کاتەوەکو هاوڵاتیکی نابینامان لێدێت چکە ئێمە مامەڵە لەگەڵ داتاکەین لەگەڵ ژمارەکەین و پرۆگرامەکەی تۆش باسی ئابووریە کە باسی ئابووریە ئەبێ بڵێن ئێستا چەند یەکەی نیشتەجێبوونمان هەیە و چەندیشمان دروستکردنە لە دوایەوەی کە ئامارێکی یاخود باڵێن سەرژمێریکی گەورە کرا لە عێراقا هەندێک بەرچاوڕوونیمان هەبوو ئێستا بەپێی هەندێک داتا لە سەرانسەر عێراقدا 8 ملیۆن و 23 هزار یەکەی نیشتەجێبوون هەیە یەکە لەم 8 ملیۆنە زیاتر لە 2 ملیۆنی لە ناو هەرێمی کوردستانە هەیە کاگەر بەپێی سەرژمێریەکە ئێمە بچین حساباتێکی بۆ بکەین هەر سێ کەس لە هەرێمی کوردستان یەکەیەکی نیشتەجێبوونی بەرەکەوێت بەپێی ئەو دانیشتوانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام لە عێراق بە پێچوانەوە زۆر زیاترە ئەمە باشەیان خراپە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 600 هزار یەکەی نیشتەجێبوونی بەتاڵمان هەیە ئێستا بەڵێ ئەوە داتای منە داتای دەستەی ئاماری عێراق لە دوایین ڕاپرسیا خۆی باسی کردووە ئەگەر سەیری ئەمە بکەین واتە زیاد یەک لە سەر چواری ئەو مڵکانی کە لە هەرێمی کوردستانی خەڵک تایە ئەژی بەتاڵە بەڵام ئەم بەتاڵیە ناکاتە ئەوەی کە ئێمە بڵێن چکە دوجار حکوومەتی عێراق کاتێک داتاکانی کۆ کردووەوە داتای هاوڵاتی عێراقی وەرگرتووە واتە هاوڵاتیە کە لە عێراقا نیشتەجێ وەرگیراوە بەڵام خانووە بەتاڵەکە ئەکرێ من دوو خانوم هەبێ دانێکم دابێ بکرێ کەوایە هاوڵاتێکی بیانی تابێ هاوڵاتێکی عەرەبی تایە واتە ناکە ئەوەی کە پێی بوتری ئەم خانووە ئەم یەکە زیادەمان هەیە بەڵام ئێمە لە تەنیشتی ئەمە ئێستا زیاتر لە 100 هزار یەکەی نیشتەجێبوون لە قۆناغی دروستکردنایە بە تەنها لە هەولێر زیاتر لە 40 پرۆژەی نیشتەجێبوونی شوقە ئێستا دروستەکرێ زیاتر لە 7 پرۆژەی ڤێلا لە قۆناغی دروستکردنایە هەموو ئەمانە پێمان ئەڵێ تەراکوماتەیە زیادەیەکەیە ئەگەر کۆنتترۆلی نەکەین باشی نەکەین چاکی نەکەین نەبێ مەترسی وەرەخان قسەیەکی جوانی کراڵێ 16 بۆن منە وڵاتی جیاواز بۆن منە ئیمارات هاتووە خەتەر هاتووە تورکیا هاتووە سەڵتەنەی عومان هاتووە کۆمەڵی وڵاتی دیکەش هاتووە هەموو ئەمانە بۆچی هاتوون
بۆەوە هاتوون ئەو دۆلار و دیناری کە لە ناو بازاڕەکانی ئێمەش هەیە ئەمەش ببەنە دەرەوە کە ئەو حەقی خۆیەتی باشە لایەنە بەرهێنانەکات. ئەرێنیەکەی لێگنینەوە لە کاتێکە ئەوانی شاتون سەرمایەکەیان لێرەوە گەڕخستووە لە بەشێکی زۆری ئەوانی کە هاتوون ئەیانوێ منێکی هاوڵاتی هەولێر منێکی هاوڵاتی کورد منێکی هاوڵاتیکی عێراقی ڕازی بکەم مڵکێک لە وڵاتەکەی خۆی بکڕم نەک ئەوەی کە هاتبێ لێرەوە بەرهێنان کە لە بواری نیشتەجێبوونە چکێمە دووشمانەیە لە بواری نیشتەجێبوونە هیچ وڵاتێکی بیانیمان نییە ئێستا لە هەرێمی کوردستانە نیشتەجێبوونە و بەرهێنانی کردبێ بەڵام لە بواری پیشەسازی هەمانە لە بواری بازرگانی هەمانە لە بوارەکانی تر هەمانە بۆی ئەبێ ئاگادار بین ئەگەر پرۆژەکانی خۆمان ڕێک نەخەین کوالیەتیان باش نەکەین پلەبەندیەک دروست نەکەین ئەو بڕەپاری کە لێرە هەیە بە ئاسانی دوبەی بە ئاسانی تورکیا بە ئاسانی ئوردن وڵاتانی دیکە تموح ئێرە بن پارەکەی ئێرە بن قازانجەکە زیاترە تا ئێرە ئەمە کراوە کاک زەردەش ئێوە بەڕێستان بەڕێوەبەری کارگەڕی یەکێکن لە کۆمپانیەکانی خانوبەرە ئەم هەوڵە دراوە ئەم کارتان کردووە کاتوانین بڵین ئەمە کارێکی گشتگیرە تاگلایەنە نییە تەنها بە حکوومەت ناکرێت تەنها بە کەرتی تایبەت ناکرێت ئەوەی کە ئەکرێت ئەوەیە کە ئێوە باشترین کوالیتی بخەنە ڕووی هاوڵاتی بۆی ناچار نەبێت پەنابەرێت بۆی کە یەکەیەک لە دەرەوەی وڵات بکڕێ چیتان کردووە بۆمە یاخود با بڵین ئەم لەم ڕوانگەیەوە ئەکرێت چی بکرێت سەرەتا دەست خۆشتانی دەکەم ئەو تاواکاری ئەو پێشانگایە و ئەو هەوڵانەیە کە حکوومەتی هەرێم دەیدا کوردستان بیستاریش تاواکاری ئەو هەوڵانەیە ئەو چەند ساڵی ڕابردوو کە پێشانگا کراوە ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری باشمان بەدی کرد ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکاندی ئەوانەی کاک بیلال باسی کرد ئەمن لە زاویە جیاواز دەبینم ئاخیر ئامار و سەرژمێری کە لە عێراق کرا و پێشبینیشی لەگەڵدا بوو پێشبینی لە ماوەی 25 ساڵی داهات و عێراق دەبێتە دوو بەرامبەر بەخۆی بەڵام چەند شارێکیان دەست نیشان کرد بێک لەوانە هەولێر گەشەکردنی لە خێرایەکی زۆرە یعنی لە ماوەی 15 لە بۆ 17 ساڵی داهات و دانیشتوانی هەولێر دەبتە دوو بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانیش ماستەر پلانی شاری هەولێری گۆڕی کۆمەڵک زەویش بەسەر فەرمانبەران دابەش کرا ینی ئەوانە هەموو وەکو ئامادەکاریەک لە ئەوەی سبەینێ تووشی کێشەی سەکەن نەبینەوە لە هەرێمی کوردستان چکە لە ڕابردوو هەمانە بۆیە ئەو شێوازەی کە کاکبیلار قسەی لەسەر دەکە ئەم پێم وایە دیوی قسەکانی دروستە بەڵام دیوی زۆر ئیزابیش تێدایە ئامادەکارێکی باشە ئەوەی بەڕێزیش پرسیاری کرد ئەم ساڵ جیاوازتر لە ساڵەکان دیکە لەبەرەوەی کارەبا بۆ 24 کاتژمێر پێشتر پرۆژەکانی نیشتەجێبوون داهاتن دەیانگوت ئێمە 24 کاتژمێر کارەباتان پێ دەین ستا هاوڵاتێک لە شوێنی خۆی دەرە 24 کاتژمێر کارەبام هەیە پێ دەڵێ ئاوت پێ دەدەم دەرێ ئاویشم 24 کاتژمێر گرفتی ئاویشم لەمایە هەموو خزمەت گوزارانیایی پێشتر لە پرۆژەکان پێشکەش دەکرێت ئێستا هاوڵاتیەک لە هەموو گەڕەکە هەژار نشینەکان تا ئەو پەڕی لووتکە پێشکەش دەکرێت کەواتە ئەم ساڵ ئەوەی لێرە دەیبینین ئێمە وەکو پرۆژە یەک لەو پرۆژانێک کە بەشدار بووینە کۆمەڵک خزمەت گوزاری هەیە کە لە ساڵانی ڕابردوو وجودی نەبووە یعنی هەموو ئەوانەی کە تێیدا ئوتێلە 5 ئەستێرە چۆن هاوڵاتێک ژیان دەکەم ئەو ژیانە باشە لە بۆ هاوڵاتێک گوزاریە کە پێویست دەکا مافی هاوڵاتی هەبێت ئەی خزمەت گوزاری زیاترین لە سەرەتایی باشە زیاتریش بەڵام ئەمانە کە ئێوە دەسەبەرتان کردووە بەڵێ ئەگونجێ لەگەڵ گیرفانی هاوڵاتی و لەگەڵ کڕیارە خۆی دەبی هەر پرۆژە کە دێ دەبێت و توێژینەوەیەکرد لە بۆ کردبی لۆکێشنەکەت لە چێن دەرا و نرخەکە چەند نرخەکداد نەی بۆی بتانی منافەسەی بازار بکەی بیفرۆشی و لەگەر هاوڵاتی خۆت گونجاوبی لەگەر ئەو داهاتێک کە هاوڵاتی لە هەرێمی کوردستانەتی ئەوە دوو شێوازیە هەندێک لۆکیشن و هەندێک شێوازمان هەیە بە کاش دەیفرۆشن ئەوە لە بۆ خەڵکی سەروی مامناوەندە بەڵام ئەتوکەدەی لەگەر خەڵکی مامناوەند ئەوە دەکەی ئەو کاتە ئەقسات دێتە گۆڕێ ئەمە دەفعاتمانەیە و ئەقساتشمانەیە یعنی شتێکمان کردێت تێکەڵکێشێک لە نێوان هەم دەفعات بی هەم ئەقسات بی هەموو بەرهێن زەرەر نەکا هەم هاوڵاتی زەرەر نەکا هەردوو لاشیان بە پێچەوانەوە سوودمەند ببێت باشە ئەو کری ئەو خزمەت گوزاریانە کێ بۆتان دیاری ئەکات لەسەر چ پێوەرێک دیاری ئەکرێت نرخی خزمەت گوزاری لیژنێک هەیە لە وەبەرهێنان و لە پارێزگاکان ئەو لیژنەی هەماهەنگی دەکەن لەوەی چەند خزمەت گوزاری پێشکەش دەکەی بەو شێوازدا بنرێ بەڵام ئەو گلەیە هاوڵاتیانە بەڵێ کۆمەڵێک وەبەرهێن لە هەرێمی کوردستان قۆڕخیان کردیا هەندێک نرخیان دانات تا ئێستا حکوومەتیش فریایەوە نەکەتەوە بە هەمویان پێداچوونەوە بکە بۆی نرخەکان گۆڕانکاری بەزدابێ بەڵام ئێمە وەکو پرۆژە نیشتەجێبوون کە پرۆژەی دیکەمانە بووە لە شاری هەولێر نرخمان ئەوەندە داناوی حکوومەت گوتیتی ئەوە شایستەتانە وەبەرهێن قوربانیدا گوتی کەمتر لەسەر هاوڵاتی هەژماری دەکەن ئەمە شانازیە دەستان خۆش بێت هۆرەخان ئەو 280 کۆمپانیایی کە ئەمڕۆ لێرن پرۆژەیان نمایش کردووە بەشدارن ئەمانە لەسەر چ مەرج و پێوەرێک وەرگیراون کە بەشدار بن
بەڵێ مەرجی ئێمە وەکو ڕێکخەری پێشانگە ئەوەیە کە دەبێت کۆمپانیەکانی وەبەرهێنان بن یان پرۆژەی نیشتە جێبوون بن یان کۆمپانیا ئەندازیاری بن چونکە پێشانگاکە ئێمە تایبەتە بە وەبەرهێنان و خانوبەرە. باشە ئەم باسیێواکەی کە هەمویان لە بواری خانوبەرە و پرۆژەی نیشتە جێبوونە. کۆمپانیای بیانی تێدا کۆمپانیای ناوخۆیی تیا پرۆژەکان بە شێوەی جۆرا و جۆرە لە وەبەرهێنی بیانی تێدا کێبڕکێک هەیە لە نێوانیانە کە ببێتە مای سوودگەیاندن بە کڕیار. بڵێ بێگومان وە ساڵانە تێبینی ئەوە دەکەین لەبەر ئەوەی هەموو پرۆژەکان لە یەک کات لە یەک شوێن کۆبوونەتەوە دەبێت بۆ سەرنجڕاکێشانی سەردانکاران کێبڕکێک لە نێوانیان هەیە کە باشترین خزمەت گوزاریەکان بخەنە ڕوو هەم لە ڕووی سەمزایی هەم لە ڕووی ئەو خزمەت گوزاریانەی کە لە ناو پرۆژەکان هەیە زیادی دەکەم بۆی سەرنجی کڕیاران ڕابکێشن و سوود ببینن لە ماوەی 4 ڕۆژی پێشانگاکەمان. ئێوە تەنها سەرپەرشتی بەڕێوەچوونی پێشانگاکەکەن یاخود دواتر لەگەڵ ئەم کۆمپانیانە هیچ بەرکەوتن و یاخود پەیوەندیەکتان ئەمێنێ؟ بەڵێ بێگومان ڕۆژانە داتای پێشانگا بڵاو دەکەینەوە کە چەند کڕین و فرۆشتن کراوە و ئاماری ئەو کەسانی کە سەردانی پێشانگایان کردووە و هەروەها فیدباکیش لە کۆتایی پێشانگا ئێمە بێگومان وەردەگرین و بۆ ساڵانی داهاتوو کاری لەسەر دەکەین بۆی باشترینەکان بخەینەوە. هەبووە کۆمپانیایەک ساڵی چەند ساڵێک پێش ئێستا بەشداری کردبێ بەڵام فیدباکی خراپی لەسەر بوو بێ ئێوە ڕێگەتان نایابێ بۆ جارێکی بەشێکی گشتی نەخێر لەبەرەوەی هەمویان پلانی ئەوەدادنێت کە ساڵان لەگەڵمان بەشداری بکەن و زیادبوونی ڕێژەی کۆمپانیا بەشداربەکان دەرخەری ئەوەیە کە پێشانگاکەمان بە سەرکەوتووی ساڵانە بەڕێوە دەچێت. باشە کاک بیلال مەبەستمە لەگەڵ تۆ هەندێک بابەت ڕاوێش بکەین لەگەڵ جەنابتە. ئێستا خەڵک زۆر پرسیارەوەکە بە تایبەت ئێمە کە لە بواری ئابووریین یەکسەریەنە لاد یەک دوو پرسیارە لەکەن دۆلار و دینارە پرۆژەکان بیکڕم نەیکڕم ئەمانە پرسیاری هاوڵاتین. ئێستا ئەگەر کەسێک بوێت وە بەرهێنان بکە نەک بۆ ژیانی ئاسایی و نیشتە جێبوونی بوێت وە بەرهێنان بکات پێ دوایە کە وە بەرهێنان لە کەرتی نیشتە جێبوون و خان و بەرایە گونجاو و سەرکەوتووە بێت؟ پرسیارێکی قورسە چکە گەر بۆ ئەم دقە جواب دێن و پێڵێم بڕۆ زێر بکڕە ناڵم پێی بەڵام جیاوازی مڵکەیە ئێمە زەویمان هەیە شوقەمان هەیە خانومان هەیە vێلامان هەیە زەوی بازرگانیمان هەیە باڵەخانی تیاریمان هەیە دوجار پارەکەی بەردەستی و هاوڵاتیە بڕیارەدا چی بکڕێ بۆ چکە ئەگەر بیاوێ وەکو قۆناغی ڕابردوو بەس ئەقساتی یەکەم بدا و لە یەکێکی نیشتە جێبوونی شوقاوە بەرهێنان بکات نەخێر پێی ناڵێم چکە حاڵەتەکە ئازانین بارودۆخەکە ئازانین بەڵام ئەگەر بڵێ من ئەو بڕەپاریم بەشی ئەوەکە ئێتا بتوانم زەویەکی پێ بکڕم لە لۆکیشنێکا لە جێگایەکی باشاڵێ ئەگەری هەیە لە دوورمەودا زەویەکەت گۆڕانکاری بەخۆوە ببینێ بۆیە بڕیاردانەکەی هاوڵاتی لەسەرەوەی کە لەکوێ قازانجەیە دوولایەنەیە لایەنێکی ڕاستەوە خۆ ڕەبتی بە گیرفانی ئەوە هەیە بڕیار بدا بۆ چی باشە چی پێ بکڕێ چکە ئەکرێ بە $1000 زێر بکڕێ بەڵام ئایا بە $1000 توانێت زەویەک بکڕێ؟ بەڵام ئێمە باسی وەبەرهێنانێکی گەوراکەین لە کەرتی خانوبەرە لە کەرتی خانوبەرە لەبەرەوە لە هەرێمی کوردستانە هاوڵاتی خۆی ئەبێ بەدەستی خۆی بە گیرفانی خۆی چوارچیەوەی مامەڵەکردنی لەگەڵ وەبەرهێنانە دیاری بکات چکە هەرێمی کوردستان بەداخەوە کۆمپانیای مساهمەمان نیە شەریکاتی گەورەمان نییە کەم هاوڵاتیە بتوانێت بە $1000 بە $2000 بە $3000 ئەوەی کە هاوڵاتی لە هەرێمی وە بانکەکانیشمان جۆرێک ئەو سقە و ئەو تەمینیان دروست نەکردووە و ڕووکارێکی دینیشیەیە کە هاوڵاتی نایە بڕوا پارەکەی لێدامنە دوجار بە پارەکەی چی لێ بکە ئەگەر دەفتەرێ دۆلاری هەیە دوو دەفتەر دۆلاری هەیە ئەبێ بگەڕێ بەم لاولا هەمووی نابێ بە دوکاندار هەمووی نابێ بە کاسب هەمووی ناڕاتجار بڕاتە بازار دوجار دەرچوویەکی زانکۆیە مامۆستایەکە کارمەندێکی حکومیە هەر شتێکە بە پۆزیشنەکەیە بڕەپارێک لە بەردەسیایەتی دوو ڕێگا کە ئەتوانرێت لە هەرێمی کوردستانە مامەڵی پێ بکە یا ئەوەیە زێڕی پێ بکڕێ یا ئەوەیە کە بڕوا لە مەجای وەبەرهێنانی پێ بکە لە بەجواری مڵکە ئەم بارودۆخی کە ئێستا زەبزەبەیەکێ لە ناو بازارە گۆڕانکاریەکێ لە بازارە ئەگەر بێ وەبەرهێنانی تیا بکە لەم قۆناغە و لەم ساتی کە قسەی تیاکەین ئەگەر هەیە بەیانی بگۆڕێ بەڵام لەم کاتی کە قسەی تیاکەین بۆ مەبلەغی خواری $5 تەنها من ڕێنماییەکی بۆ بکەم ئێستا پێڵم لە بۆیاری زەویە پێی ناڵێم بۆ خانوو چکە خانوش گۆڕانکاریەکانی لەو بڕەپارانە ناتوانڕێ مامەڵی پێ بکرێت لە هەولێرە و پێشی ناڵێم بۆ شوقە چکە شوقەش ئێستا ئەگەر لە یەک حاڵەتانە بێ شوقەیەکی هەرزانی تەواوکراوی بەکاش ئەم هەویرە ئاو زۆرە کێشەیە بێ قسەت لەگەڵا بکەمەوە حەزەکەم بەشداری ئێوەش بێ بەڵام هاوکارم نیان بارزان لە ناو پێشانگاکەیە پامنێری کوردستان 24 تا بزانین چی دیکە دەگوزەرە لە ناو پێشانگاکە نیان سلااوت لەبێتم کاتت باش نیان پێمان بڵێ چی هەیە کە تۆ ئێستا زانیاری نوێ بێت لەسەر پێشانگاکە لەسەر شێوازی بەڕێوەبردننی و هەروەها بەشداربوانی و میوانانیش دەڵێن چی؟
بەڵێ هاژە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر کۆمەڵێک بابەتی جیاوازیش جگەل لە پرۆژەکان هەن لێرە کە سەرنجی ئەو کەسانی کە لە بواری بزنسدا کار دەکەن یاخود پلانیان هەیە پرۆژە دابنێن یاخود پرۆژیان هەیە ڕادەکێشێت یەکێک لەو بابەتانە کە سەرنجی مێ ڕاکێشا بابەتی سمارت سیتی بوو واتە بە جۆرێک لە بە ئەلکترۆنیکردن بە دیجیتاڵکردنی کاروبارەکانی تایبەت بە خانوبەرات بە شازێکی زۆر جیاوازتر بە شازێکە سیستەمێک بتوانێت کۆنتترۆلی سرجەم کار و چالاکیەکان کە هەم لە نێوان عقارات و پرۆژەنیشتە جێبوونەکان هەم لە نێوان هاوڵاتیان و خودی پرۆژەکان بێکۆیت لە پێدانی پارەی خزمەت گوزاریەکان بە شێوەی ئۆنلاین ڕبت کرابێتەوە بە بابەتی کارەباوە بە پرۆژەی ڕووناکیەوە سمارستی لەلایەن کۆمەڵک گەنجی خۆماڵیەوە دروست کراون کە کۆمەڵە گەنجی کوردن بەڵامتوانی بیانە پرۆژەکان گەورە بکەن و لە هەرێمی کوردستان و لە عراقیشدا کاریان هەمێ دەمەوێت باسێکی بە کورتی باسی بیرۆکەی پرۆژەکەم زۆر بەخێراتن پرۆژەی سیستەمی سماستی سیستەمێکی تایبەتە بە بەڕێوەبردنی پرۆژەکانی یەکەی نیشتە جێبوون پرۆژەکە لە 2010 ئێمە دەستمان پێکردووە تاکو ئێستا بە بەردامیشی تێدا دەکەین سیستەمە کۆچی گوتم تایبەتە بە ئەو پرۆژانی نیشتە جێبوون لێرە دەکرێت لە سەرتاوەکە ئەو پرۆژێک کە دروست دەکرێتن لە کڕین و بەڕێوەبردن و فرۆشتن و حتا ئەو کاتێک کە خەڵک دێتە ناو ئەو یەکەکانی خۆیان ینی شوقانی ئیسلام دەکرێتن هەمووی لە خۆ دەگرێتن سیستەمەکە لەمان کات دەوچی گوتم کارە ئاسانی هەم لە بۆ ساعت پرۆژەکان دەکاتن و لەمان کاتیشدا بۆ دانیشتوانی ناو پرۆژەکان وای کردووە لە ناو مۆبایل ئەپلیکیشنەکانە بەسودۆگرتن لە کڕی ئەوە پارەدانی ئۆنلاین بتوان ئەو پارەی کە لەسەری تا لە خزمەت گوزاری و کار با ئۆشتانە هەمووی بکڕێت پێشانگای نێودەوڵەتی کامڕۆ ئێوە لێرە بوون توانێت هیچ کۆنتاکتێکی بەهێز دروست بکات لە قازانجی ئێوە لە قازانجی خاوەن پرۆژەکان بەڵێ بێگومان بەخۆی ئەمە بە بەراورد بەو شێوازە تەقلیدێک کە مەسەلەن لە سوشال میدیا و لە ئۆنلاین کە ئەرکلام دەکەی ئەو پێشانگای سوودەکەی ئەوەیە ئەمە ڕاستەوخۆ بەرکەوتە و کۆنتاکتمان لەگەڵ ساحیبی خاوەنی پرۆژە و وەبەرهێنەر و بزنسمانەکان دەبیتن کە لە نزیکوە بە یەکتر ئاشتان دەبین و شتەکانی خۆمان ینی ئەوە دەکەین دەگۆڕینەوە بیرۆ لە چەند پارێزگا ئێستا توانی وتانە ئەپلیکیشنەکەتان بەکار ئەو سیستەمە لە ئێستادا لەلایەن زیاتر لە 6 پرۆژە بەکاردێتن لە سەرتاسەری عراق لە هەولێر دۆک و سلێمانی و بەغداوانە و بە خۆشحاڵێ و باسەکەی سیستەمەکە 100% خۆمالیە لەلایەن دەستی گەنجانی کردەوە سوبەگرتن لە لاتوەکانمان دروستمان کردووە پلانتان چییە بۆ داهات و ئایا ئەکرە شتێکی تریش بکرێت بۆ بەهێزکردنی بێگومان سیستەمەکەوە وەچی گوتم سیستەمەی کە کۆتایی هاتبی بە بەردەوامی لە داهاتوودا ئیشی تێدا دەکەین یەک لە سوودانێک کە دەتوانی بیکەین ئەوەیە کە دەتوانی سیستەمێکی سنترالایزی مرکزی لە بۆ حکومەت هەرێم دابی بکەی کە دەتوانی مەسەلەن بەڵای ڕاستەخۆ ببینی کە چەند پرۆژەی نیشتە جێبوون ئێستا خەڵکی لێناوە چەند بەتاڵە ئامارێکی کامل لەلایەن بیتن لەگەڵ حکومەت هەرێمی کوردستانە پێکەوە هەواهەنگ بن بۆ بێگومان لە بۆ سوودی بۆ ئەوان زۆر دەبێتن زۆر سپاس دەکەم هاژالبەت حکومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە کابینەی نوێمدا گرنگی زۆر بە بواری دیجیتاڵی دراوە لەوانە سیستەمی یەکە کارگەڕیەکان سیستەمی دیجیتاڵی یەکە ژمێریارەکان سیستەمی دیجیتاڵی دارایی کە هەموو ئەمانە لە چوارچێوەی هاوشێوی ئەم دوورە سیستەمانن بۆ شەفافیەت و بۆ ڕوونی و ئاسان گواستنەوەی زانیاری و داتاکان و هێشتنەوەیان بە پارێزراوی ئەمە ژوای کردووە کە گەنجە کوردەکانی ئێمە لە بواری دیجیتاڵیدا بتوانن پێشنیار بکەن پرۆژە پێشکەش بکەن بە خۆشحاڵیەوە حکومەتی هەرێمی کوردستانیش کەش و هەوایەکی و باشی گونجاندۆ و ڕەخساندۆ بۆ ئەو گەنجانی کە لە بواری دیجیتاڵە دەدەنێت پێشکەوتوبن کردی خان و بەرەش لە ئێستادا توانی وێتی نەکەر ئەم سیستەمێکە لە پشتی منەوە دەیان سیستەمی شێوازی جۆرا و جۆری ئۆنلاین بخاتە نێو پرۆژەکانیانەوە و کاریگەری خۆشی دروست بکات. باشەنیان بارزان پامنێرمان لە کوردستان 24 لە ناو پێشانگاکە بووی سپاس نییان لایەنێکی گرنگە لە پێشانگاکە کە هاوکارە و پاڵپشتە بۆ تەواوکردنی و خزمەت گوزاریانەی کە هەیە لە ناو پرۆژەکاندا ئەگەڕێمەوە لای بەڕێستان کاک بیلال بە کورتی پێم بڵێ ئەمە لە ڕوویوە بەرهێنانەوە بەڵام ئەگەر هاوڵاتیەک دەرامەتێکی ئەوتۆی نەبێت بیەوێت ببێ بە خاوەنی یەکێکی نیشتە جێبوون و لە کرێچێتی ڕزگاری بێت دێتە ئەم پێشەنگایە چەندین ئۆفەر و پرۆژەی گرنگ و گەورەی لێ مامناوەندی لێ ئەوێت سوودمەند بێت بەپێی ئەو پارەکەمی لە گیرفانیەتی پێشەکیەکەی با تا دواتر بە شێوەی قیست و بە شێوەی دفعی چەند مانگ جارێک سوودمەند بێت ئەمە ئەرێنیە یاخود نەرێنیە
هەر دەرەچەیەک هەر دەرگای بۆ هاوڵاتی بکرێتەوە بۆی ببێ بە خاوەنیەکە نیشتە جێبوونجێ دەستخۆشیە بەڵام ئەبێ ئەومە لە بەرچاو بێ هەرزانترین نرخ بۆ نمونە لەناو پێشانگا بۆ مترێک شوقە نزیکەی $700 بەرەوسەرۆیە واتە ئەگەر بڕیار بێ هاوڵاتیەک شوقەیەکی 100 متری واتە توانین بڵین تێکرای نرخەکان کەمترینەکە یانیەوە بڵێنەوە $700 بەرەوسەرەوەی چکە بە پێی جۆری لۆکیشنەکانە گۆڕێ بۆیە ئەگەر هاوڵاتیەکی دیوێ شوقەیەکی 100 متری هەبێ بە گرۆسی جواتە جگەلەوەی کەنیێتەکە بەشەکە لە پرۆسەکە ئەبێ حسێبەوە بکان نزیکەی $7 ئەوێ بۆی بێ بە خاوەن یەکەیەکی نیشتە جێبوونی شوقی ئەمە حاڵەتێکە بەڕاستی تەوێ پاڵپشتێک و سەپۆرتێکی گەورەی حکوومەتیەوێ چی ئایا قەرز بداتەوە بە هاوڵاتی وەکو پێشووتر قەرزی سندوقی یەکەی نیشتە جێبوونمان هەبوو ئایا بانکەکانە بنە بەشێک لە پرۆسەکان چکە یەکێک لە خەلە لە گەورەکان هەمانە ئێمە لە سکتەری نیشتە جێبوونە ئەوەیە کە بانکەکان بەشێک نین لە پرۆسی هاوکاریکردن و پاڵپشتیکردنی چی هاوڵاتی چی وەبەرهێنەر بۆی پرۆژەکەی تەواوکە بۆیە بینی بەشێک لە پرۆژە لە هەرێمی کورسانە کە ڕوبەڕووی وەستانە بێتەوە لە ئەنجامیەوەی کە هاوڵاتی ناتوانێت ئەقساتەکانی بدا ناتوانێت بەشێک بێت لە پرۆسی تەواوکاری و بەشێکی تریشی پەیوەندی بەوە هەیە کە هەندێک وەبەرهێنەری مزەیف لە قۆناغی ڕابردووە دروست بووە کە گیرفانی بەتاڵە وەکو بەڵێندەرێک دەرەکەوێت نەک وەکو وەبەرهێنەرێک بۆیە ئەبینین چاوەڕێ بکە ئەگەر هاوڵاتی یارمەتی دەرو هاوکاری بێ بۆی پارەکەی بدات بۆیە ئەمە پێویستی بەوەیە کە حکوومەت کە بانکەکان هەموو هاوکار و سەپۆرتی ئەو هاوڵاتیە بن کە تەنها سەرچاوە مادیەکەی ئەو بڕەپارەیە کە لە کەرتی تایبەتە دەسیەکەوێ یان موچەخۆرێکە لە هەرێمی کورسان بەو حاڵ و گزەرانەوە ئەگینا چاوەڕێ ئەوە ببین هاوڵاتیەکی هەژار کرێنشین هاوڵاتیە کە موچەخۆرە لە هەرێمی کوردستانە بە ئاسانی ببێتە خاوەنیەکەی نیشتە جێبوونی خۆی بەداخەوە لەو واقعی کە لە هەرێمی کورسانێ ئەگەر سەپۆرتێکی حکوومەت سەپۆرتێکی بانک نەبێ نەخێر بە ئاسانی ناتوانێت باشە ئێواڵەن چی کاک زەردەشت کە خۆتان لە نزیکەوە لەناو ئەو یەکە و پرۆژانەدان هیچ شتێک کراوە بۆی کە هاوڵاتی بتوانێت سوودمەند بێت بەو داهاتەکەمەی کە هەیەی ینی هیچ ناببێتە کرێکی خۆی ینی ڕاستە بەردەوامە بێت لە قیستەکانی بەڵام کرێکی خۆی بێت پرسیارەکە زۆر لە جێ جوانە هەر خۆی دەبێتە کرێکی خۆی ینی ئەوەی کاکبیلار دەرێ منطق و حقەتی تێدایە بەڵام دیوەکی دیکەی هاوڵاتیە کە دەیەوێ خانێکی 100 متری 200 متری بکڕی پێویستی بە بڕەپارێکی یەکجار زۆرە بە کاش پێبی بەڵام هاوڵاتێکی کە دێ تەنها $10,000 پێەیە ئەو $10,000 وەکو پێشەچێک لە پرۆژەکی نیشتە جێبوون و لە ڕوبەرێکی کەم ینی ڕوبەرێکەشی کەمە خانەوادەکی بچووکن تا خانەوادەکەی گەورە دەبیێت سەبر هەنگاو بە هەنگاو ئەو کەسە کرێکی خۆیتی و دەبێتە خاوەن پارێک دوایی کە کەسێکی دیکەی خانەوادەی بچووک دێ لەو دەکرێتەوە ئەو یەکێکی نیشتە جێبوونی گەورەتر دەکڕی بۆیە ئەوەی لە هەرێمی کوردستان ئێستا ینی دەگوزەرێ بەڕای من شتی زۆر باشن شتی خراپەیە بەڵێ کۆمەڵک وەبەرهێنی خراپ لە ڕابردوو نەیانتوانی پرۆژەکانیان تەواو بکەن چاوەڕێی دەستی ئەوە بوون ئەو هەژارانە بێن پارەکانیان بدەن ئەوە بە پارەکەی خۆیان تەواو بکەن بەڵام لێرە وەبەرهێن چێە پێشتر لە ناو کۆمپانیەکانی عقارات دەیانگۆ لۆکیشن ئێستا پێت دەڵێن خاوەنی چێ بۆ ئەوی پرۆژەکەی بە سەلامەتی ڕادەست بکرێت بە هەنگاو ئەو پێویستیەکە لەسەر وەبەرهێنە ئەنجامی بدا و ئەو ئیلتیزامی لەسەر کە کڕیارە ئەویش ئەنجامی بدا بە گرێبەستێک لە نێوانیاندا ڕێکخراوە باشە ڕەچاوی ئەوە کراوە کاتێک کە من هاوڵاتیەکەم یەکەیەکی نیشتە جێبوونە کڕم پێشەکیم دواتر بە شێوەی قست بۆ 7 ساڵی تر بەڵێ ئەم 7 ساڵە مناڵەکەی من گەورە بێ بەڵێ ئێمە لەوانێ فراوانتر بین خێزانەکەمان ئەگەری هەیە نەتوانین یاخود بیەوێ شوێنەکەی بگۆڕێ ئایا پاری خۆی ئەکاتەوە ئەو کەسە کە کڕیار بۆ نیشتەجێ بۆ لەو شوێنە ئەو تا ئەو کاتەی کە قیستەکەی تەواوە بێت ئەتوانێت بچەیەکەیەکی باشتر بکڕێت و سوودی لێ بینێ یاخود بەنی وەقیمەتیش پارەی بۆ ناکاتەوە لە بازار ئەم پارێزەری تەواوی پرۆژەکانی دیکەنیم بەڵام گەل وەکو پرۆژەی خۆمان قسە بکەین بڵێ هەموو ئەو پاوانەی کە لە پرۆژەی ئێمە سوودمەند بوون تا $200,000-300,000 خەڵکێ لە vێلە سوودمەند بووە و لە شوقەش دەتوانانی سوودمەند ببی بەڵام ئەتو لە چ لۆکیشنێک دەکڕی بە چ کوالیتێک دەکڕی وەبەرهێنەکەی چێە چ پرۆژەکەت پێشکەش دەکات دیزاینەکەی چیە لە چێ دروست کراوە هەموو ئەوانە پێت دەڵێن بەڵێ لە داهاتوو ئەتو دەتوانی ببیە خاوەنی خانووی خۆت و vێلایەکی گەورەتر لەو پارێکاتە وەبەرهێنان تێدا کردیا نقطەیەکی کەش ڕاستی بکەینەوەیش ئەوەیە هەموو هاوڵاتێک ناتوانین لە هەموو لۆکیشنێک نیشتە جێبوون بی یعنی ناتوانین لەوێ نیشتە جێبی لە هەولێر ئەمە بازنەی 30 متری و 60 متری و 100 متری و 120 و 150 و ئێستا لە 150 دەرەوەی ئەو بازنەکی دیکەمەوە هات پشتێنەی سەوزاییە خەڵک دەبی بیر لەوە دەکاتەوە بە پێی ئاستی خۆی لە چێن دەریەکەی نیشتە جێبوون دەکڕی ئەگەر بڕۆ لەسەر 150 متری هەولێر شوقەیەک تەزیل بکە زۆر ئاسانترە لەوەی دێ لە ناو جەرگەی شاری هەولێر پرۆژەی مە لە عەنکاوەیە لۆکیشنێکی زۆر جیاوازە بەڵێ تۆزێک نرخەکەی جیاوازی ڕەنگە هەبی
بەڵام کوالێتێکی زۆر بەستێدا ینی پێت دەڵێم ئەتو لە ئوتێلێکی پێنج ئەستێرە چۆن میوانی لە پرۆژەکەی من ئەوان میوان دەبی دروستە ئەمە باشە خات و هۆرە ئەو بەشداربوانەی کە لە پێشانگاکەدا ئێوە باسان کرد کە مەرجەکانی چییە باشە لە ماوەی ئەم 4 ڕۆژەدا ئەو ئۆفرانی کە پێشکەش یەکەن ئەو دیاریانەی پێشکەش یەکەن پێشتر هیچیان پێشکەش کردو ئێوە پێتان وتون کە ئەم 4 ڕۆژە بکەنە دەرفەتێکی باش بۆی کە کڕیار و هاوڵاتی سوودمەند بێت یاخود ئێوە چاودێری ئەم ڕێکارانە نابێت بەڵێ ئێمە وەکو ڕێک خەر با بڵێن سەرنجی ئێمە زیاتر لەوەیە کە بەشداریان پێ بکەین و کارەکانیان بۆ ڕێک بخەین وەکوتر هەڵبژاردەی پرۆژەکانە کە دەیانوێت ئۆفرێک پێشکەش بکەن و کێبڕکەیەکیان با بڵێن تیر و پشکێک بکەن ئەوە حەسەب کۆمپانیاکانە یان هەندێک داشکاندن دەکەن ئیتر ئەوە بە ئارەزوی خۆیانە باشە دەستان خۆش بێ بەردەوام بن ئەمانە گرنگە کە بوونیم پرۆژانە لە ناو هەرێمی کوردستانە و نیشاندانی چونکە زۆر جار منی هاوڵاتی ناتوانم بگەڕم یەک بە پرۆژەکانە بەڵام لە ڕێگەی پێشسەردانیکردن دەتوانین هەمووی ببینیش بکەم ئەمە یەک لەو پرۆژانە بووین قەرار نەبوو لە ئێستادا مبیعات دەست پێ بکەین و یانی ئەوانە بەهۆی ئەوەی علاقاتی لەگەر ئێمە هەیەە و کەمێک فشار خستنە سەریش ئەمە دیسکاونتمان ڕاگەاندی لەبەرە و ئەوەی کە لە پێشانگا بەشدارین ینی لە دوای سەری ئێوە لەبەر پێشانگاکە ئەم داشکاندنەتان ئۆفەرمانێت تەنها لە دوو تاوەری زۆر سەرەکی و زۆر بەرچاویشە لەو دوو تاوەرەمان هێناوەتە بازار ئۆفەرماندانایە تا سەری مانگ دوای سەری مانگە ئۆفەرمان نامینێ بەڵام لە دوێنێەوە لەبەر پێشانگای ئێمە ناچار بن ئەوە ڕابگەین وەک پاڵ پشتێک بە هاوڵاتیانش برین سەردان بکەن لەوەی بتوان تێدا سوودمەند بن لە ئۆفەرانێکە باشە کاک بیلال پرۆژە زۆرن ئێمە باسمان کرد کە زۆرە هەتا گەیشتۆتەوەی کە ئەگەر بڵین زیاتر بێت هەڵاوسان دروستە بێ لە بازاڕی خانوبەرە و لە سکتەری خانوبەرە بەڵام ئێستا خەڵکێکی زۆر هاتووە ڕووی کردوتەوە زەویەکان کە ئەویش ئەتوانێت خۆی خانووی تویا دروستکە یان خۆت سیتیەکان کە خانووی تیا دروستەکەن بە حکومی کولتوری کوردەواری ئێمەش کەمتر ئارەزووی بە تایبەتی دایک و باوکو خانەوادی ئێمە حەزیان بە شوقە و ئاپارتمانی بەرز نییە زیاتر حەزیان لە خان کامیان گونجاوترە بۆ هاوڵاتی ئێمە کامیان لە بارترە و ئەوەی کە ئێستا ئەگوزارێت چۆن بێت باشترە بێت یاخودەمەی ئێستا لە چه ئاستێکە خۆی بابەتی هەڵبژاردننی باڵەخانە بە تایبەتی شوێنی نیشتەجێبوون چی ئاسۆی بیا چی ستونی بێ لەسەر دوو خاڵبەندە بەشێکی لەسەر خواستی کڕیارە لەوەی کە لە ڕووکاری کۆمەڵایەتیاوێ لەکوێ بژی ئایا ئێوێ لە بەشێک لە کۆمەلگا جۆرێک حەزە ویستە لە مەرحەلەیەکە بۆ منە ئایلێکێ قوتابیە خوێنکاریە نایەوێ هەموو خانەوادە و خێزان و دەوروبەری لەم مەرحەلا بۆن منە هاتوچۆی بکەن و بەسەریەوە بن و بەبێ پێشوەخت تەلەفۆن کێ ئاگداریەکێ بەڵام لە ئەگەر لە گەڕێکی شعبیابی جاری هەڵێ دەرگاکەمە بەسەوە هاتم خۆیەکا بە ژووران نزیکەکان بۆیە واقعەکە جاری وایە ڕووکارە کۆمەڵایەتیەکە بڕیارەدا کە ئەم ئاوڵاتیە بێوێ لە شوقەیەکا بژیان لە لە گەڕێکەکە ئەقاراتەکان دەستیان نییە لەوەی کەیویستیان شوقەکان گرانبەها بکەن کەیویستیان خان و گرانبەها بکەن جا دێمە سەر ئەویان بەڵام خاڵی دووەمی پەیوەندی بە نرخەوە هەیە لە زۆرێک لە وڵاتان شوقە بۆ مەرحەلەیەکی دیاری کرا و بەشێک لە شوقە بۆ دروست کرا هاوڵاتی هەژار بە ئاسانی بتوانێت دەستی بگا بە یەکەی نیشتەجێبوون بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەو ڕێتمە لە خواردنی فاسفودێکەوە بیگرێتاوە کۆگاتە شوقەیەک و یەکەیەکی نیشتەجێبوون ئەوەندەی ڕووکارێکی دەوڵەمەندانە و گیرفان پڕی وەرگر ئەوەندە بۆ چوارچێوەیەکی هەژارانی وەرنەگرت بۆ چکە فاسفودەکە لە چوارچێوەیەکە کە ناو لۆگەیەکی پێوەدرێ چی سێرەکەی بێ دەوڵەمەنەکەی تیابینی شوقەیەکە بێ دەوڵەن پێم وایە ئەم قۆناغە وردەکاریەکان وردە خەریکە کللتوری مجتەماع بازار جارێکی دیکە خۆی نوێکاتەوە ئەمە خەریکە ئەگۆڕێ خەریکە ئەو تەبەقە بەندیە نامێنێ بۆیە ئەمێنێتەوە سەرخواست طبقێکمانەیە هاوڵاتیە و گیرفانی باشە و وەزعیشی زۆر باشە ئەوێ لە شوقا بژی بە هەماشەوە لە وێلاشە هاوڵاتیەکشمانەیە گیرفانی وەسەتە و مامناوەندە ئەوێ لە شوقا بژیانێکی تر هەوڵی خانوەدا من ناتوانم بڵێم وڵا بێ ئەمە گۆڕانێکی کۆمەڵایەتیە کە ڕوویداوە لە وڵاتانی دیکە ڕوویداوە بەشی کاتوە تێرە کاک زەردەش باسی شتێکی کرد بۆن منێمە لە قۆناغ ڕابردووە بەشێک لە هاوڵاتی لە ناچاری کەمی ئاو لە ناچاری کەمی دابینکردنی کارەبا لە خواستێکی بواری سکیوریتی بۆی ئەگەر سیر بکەین لە ڕیزبەندیەکە دەخاڵوای کرد بێ هاوڵاتیەک لەم گەڕەکە بڕواتە نێو یەکەیەکی نیشتەجێبوون لە نێو سیتیەکانە یەکەیەکی نیشتەجێبوون لە ناو شوقە ئەکرێ سێ خاڵی کارەبا و ئاو سکیوریتی بێ ئێستا و سێ خاڵی لەدەستداوە ئەبێ وە بەرهێنەر بیر لە خاڵەکانی دیکە بکاتەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی سەرویسەکانی خزمەتگوزاریەکانی دیکە قورسایەکە بخاتەوە بۆیە نابینی ئێستا لە ماوەی 2 مانگ 3 مانگی ڕابردووە کەمتر لە پرۆژەکانی نیشتەجێبوون بە گەورەی بنووسێ
کارەبای 24 کاتژمێری بڵێ ئاوی 24 کاتژمێری بەڵام ئەوانیش سکوریتی ناچارە 24 کاتژمێری بن ئەبێ خزمەتگوزاری لە زیاتر بەشەکەی بۆ دیکە ئاشتیا بکەن کارزەردەجوتی. کە ئەمە جێگای دڵخۆشیە باشە. و ئەبێ ئەمە با ئەم خاڵەوەکو خۆی سێر بکەین سەپۆرتی بکەین بۆیە ئەکری ئەمەش بەشێک بێت لە هۆکاری کەمبوونەوەی خواستی یەکەی نیشتە جەبوون لە نێو پرۆژەکانیان لە نەو شقەکانە بەڵام دوجار من پێم خۆشە چکە کێبەرکێکە تون دەبێ خواستەکە جۆرێکی دیکەی لێدێ کە ئەبێ پرۆژەکانی نیشتە جەبوون بیر لە سەرڤیسی دیکە بکەنەوە بۆ مناڵێ پرۆژەکەمەکەم بە سمارت بیر لەوە کاتەوەڵێ لە نێو پارکینگی هەموو ئۆتۆمبیلەکانی منا بۆن منە چارجی ئۆتۆمبیلی کارەبای دانم بەشێکی دیکە بیر لەوە کاتەوەڵێ ڕێژەی سەوزاییم زیادەکەم بیر لەوە کاتەوەڵێ هۆڵی دانیشتن و کۆبوونەوە و گفتوگۆی ناو پرۆژەکانی نیشتە جەبوون زیادەکەم و دنیای خزمەتگوزاری دیکە ئەوەی کە جەنابەت وتت تایبەت بە کۆمپانیەکانی خانوبەر و عقارات کۆمپانیەکانی عقارات بەشێکن لە کۆمەڵگە بەشێکن لەو پرۆسسەی کە بازاڕەکەن و مارکێتینەکەن بۆ پرۆژەکانی نیشتە جەبوون ئەکرێم پرۆگرامی جەنابەت ئەکرێ میدیاکەی من ئەکرێت کۆمپانیاکی عقارات هەمومان ڕۆڵمان هەبێت لە پرۆسەی پەرەپێدانی ئابووری لە وڵاتە بۆیە کۆمپانیەکانی خانوبەرە بە دڵنیایەوە ڕۆڵیانەیە کاریگەریانەیە جاری وهەیە ڕۆڵێکی سلبیان بینیوە پرۆژە هەبووە زۆر خراپ بووە مستەسمرەکەی زۆر ناشرین بووە نەبوو ئێمە هەوڵ بدا و بەرهێنەرەکە کە خراپە و ناشرینە ئێمە بینە بەشێک لە پرۆسی پاڵپشتیکردنەکەی کە هەنێک لە کۆمپانیەکانی خانوبەرە چونکە هاوڵاتی کاتێک سیر بکە ڕاوێژ بەکی ئەکات بە کۆمپانیەکی خانوبەرە ئەم کۆمپانیا خانوبەرە ئەوێ چاو و گوێ و عەقڵ و دڵ و مێشکی ئەم کڕیارە بێ بۆی بتوانێت مستەفید بێتایە ناکرێ هاوڵاتیە کە لە ناو بازاڕە ئەو ڕاوێژکارە ئەو کۆمپانیا ئەو وجدانەی هەیە بۆ هاوڵاتی من نازانم یەکێک لەوانێ نایبنێ ویشتانێکی نایبنێ زوڵم بەڵام دوجار ئەم ماوەی 2 مانگ زیاترە چەند مانگێکە زیاترە کە ڕووەکەی تەیەکەیکی نیشتە جێبوون یان عقاراتێک ئەگەر بتوێ بیفرۆشی یاخود بیکڕی ئەڵێن تۆزێ ماوەیە بازاڕەکەی سستە زیاتر خان من مەبەستم بوو ئەمە بزانم ئایا ئەم بازار سستیە لە دەستی ئەم ڕاوێژکار و یاخود عقاراتەکاندایە یاخود کللتوری هاوڵاتیە ڕاستی تەوێت سستی بازار نەوەڵا نە هاوڵاتیە نەوە بەرێنەرە نە کۆمپانیای خانوبەرەشە بازاڕە واقعەکە وایە جاری وایە قەیرانی داراییە جاری وایە نەهاتنی موچەیە جاری وایە خواستی هاوڵاتی گۆڕانکاری بەسەر هاتووە گۆڕێت جارێکی دیکە ڕێخستنەوەی بازاڕەکە بە شێوازێکی باش و چاک پۆلێن بەندکردن بۆ وەبەرهێنەرە باش و چاکەکان ڕێگان خۆش بکرێ باش بکرێت چاک بکرێت دەرگاکە زیاتر بۆ ئەمانە کرابێتەوە پاڵپشتی و سەپۆرتێکی زیاتری حکوومەت دەچی لە ڕێگەی بانکەکانەوە بێت چکە خۆی بێ بەشێک بێ لە هاوڵاتی ئێستا ئێمە لە بازاڕە خواستمان هەیە بەڵام ئەوەش بزانە گیرفانمان هەنێ جار هەیە بە قسەمان ناکە جاری وا هەیە جۆری پرۆژەکانە تێرمان ناکە چکە خەریکە بەم ستایلە بڕۆین خەریکە زۆرێکی لە یەک نزیکە بێتەوە یعنی ئێستا لە هەولێرە لەوانەیە 5 پرۆژەی نیشتە جێبوونی زۆر تایبەت و جیاوازە دەبێ بەڵام 5ەکە لە چەند لە 30 لە 40 ئەمە کە خراپە بۆ چکە بێ کێبەرکێکە بە جۆرێک بێ ئێمە سیر بکەین بزانین چی خزمەتگوزاریە چی سێرڤیسێ جۆری تاوەرەکان دیزایانی تاوەرەکان لۆکیشنی تاوەرەکان هەموو ببینە ئەو قۆناغی کە ئێمە کێبەرکێ بکەین وەکوتم بەحزار بە دیار کەسەوە ناوەستێ کێبەرکیەکێ لە ناوخۆی عێراقا هاوڵاتیەکی کڕیاری عەرەبە بووە ئێستا پارەکەی لە جیاتیوە لێرەوە بەرێنانی پێ بکە ئەیباتە بەغداد ئەیباتە بەسڕە ئەیباتە نەجەف ئەیباتە کەربەلا پێچەوانەکەشی هەیە ئەبین بۆ شارەکانی دیکە پێچوانەشۆ هەیە مستەسمری عێراقی هەبووە لە ناوەڕاست و هەستی بە دڵنیایی نەکردووە چونکە ئێمە زانین کەەوە بەرهێن بۆ سامانەکەی ترسنۆکە ڕووەکاتە سەقامگیری ڕووەکاتە هەرێمی ڕاستە من شەرەوە بینین ئەم هەموو باڵەخان و ئەم هەموو ئاوەدانی لە هەرێمی کوردستانە هەیە نیشاندەریەوەیە کە لێرە سەقامگیری هەیە و ئاسانکاری حکوومەتیش هەیە بۆ سەداسەد من لەگەڵ جەنابتان ئەوەشی کە لە ناو بازاڕێک زەرش دێم وڵات ئەوەی کە ئێستاش بازار خۆش بۆ لە قۆناک ڕابردوو ئێمە بەشێک لە هاوڵاتی و کڕیاری عەرەب بووە لە ڕاستیە هاوڵاتی بیانیشمان هەبووە من ئەڵێم چی ئەڵێم ئەبێ بیپارێزین وا بکەینە بە جۆرێک مامەڵە لەگەڵم بارودۆخا بکەین ئەم ئەمنیەتی کە هەمانە لە هیچ شوێنێکی عێراقا دەستمان ناکەوێت هاوڵاتیەکی عەرەب کە دێ لێرە بە مرتاحی ئەمێنێتەوە تا 12 ئەو پێشانگای بمێنێتەوە تا 12 کەس ترسی نییە کەس لەوە ناترسی ئۆتۆمبیلەکەی لە بەردەرگای هەموو ئەمانە نیشاندەرێکی زۆر باشن بەڵام ئەبێ ئێمە چی بکەین بازاڕەکە پاک بکەینەوە وای لێ بکەینە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان لەسەر پرۆژەی ئەلف و با و جیم هاوڵاتیکی عەرەب نییە سەرجادە لە هەولێر وا بکەینە ئەم بازاڕی خۆمان باش و چاک بکەین ئەو بڕەپارەشی کە ئێستا پرۆژەیەکی وە بەرهێنان لە بەغدا ئەوێ لێرەوە دەستی کڕیارەکە باتەوە بەغدا ئێمە بڵێ نەخێرمەی بە لێرە بە هاوڵاتیەکی دکتۆر پزیشکێک ئەندازیارێک کە پارێک لە گیرفانیا زیادە تموح نەکەوێتە بەری ئەم پارە لێرە هەڵبکەنی و بیباتە دوبەی بیباتە ئیمارات بیباتە ئەمان هەمومان ئیش لەسەرەوە بکەین یەک دنیا بیانوو هەیە بۆ هەرێمی کوردستان خۆیان لە هەموو شتێکا بە بیانون بۆ هەرێمی کوردستان کاک زەردەژ وەڵام دەمیزێک خاڵ ئاماژە پێ بدەم بازار بەڕێ یعنی بازار لە ئێستادا سست نییە یەک هەڵا تێگەیشتن لە بازار وجودی هەیە پێشتر بازار خۆی ناتەبیعی بوو یعنی کەسێک دەهات بە هەبوونی $2,000 و $20,000 و $30,000 یەک تابق شوقەی عدز دەکرد
ئەو بازارێکی نادروست بوو یعنی هیچ تەندروست نەبوو بازارەکە ئێستا هاوڵاتی ئەوەی دەوێت بتە خاوەنی ئەو یەکەیە و تێدا نیشتە جێبوو بێ ئەو هاوڵاتی دەیکڕی یعنی سەر لێ شێوانێک لە بازار دروست بووە ئەگەر بەراوردی بکەین بەڵێ بازار سستە بەڵام بەراوردیەکە بەرهێنەکە ئامادەیە کە ئەم پرۆژەیە جێبەجێکات بەشی هەرە زۆری بفرۆشێ بە ئەقاراتێک یعنی بۆ من لە دەستی دوو بیکڕمەوە هێشتا بیناکە دروست نەکراوە بنیاد نەنراوە من لە دەستی دوو کڕێومەتەوە ئەمە پەیوەندی بەوە بەرهێنەکەوەیە یان ئەقاراتەکان وەلایانی خراپی و باشیەکەی چییە؟ ئەوە بازار ئازادە من دێم وەبەرهێنان دەکەم لە شوقەیەک دەڵێم یەک تابق دەکڕم مەبەست نییە لە لە بۆ فرۆشتەوە خەڵک یەک تابق دەکڕی لە بۆی دوایی بەڵام هەبووە تەواوی بیناکەی کرێ لە بۆ ڕادەچێش یعنی لە هەر دەفتەرێک دۆلار بە عشایرێکە بڵێن $50 لە بۆ ڕادەچێشیتن ئەوە لە بۆ ئەوێ بەڵام کاتێک دێ دەیفرۆشتەوە تو ناتوانێت برێمەی فرۆشەوە یعنی یاسایەک نییە لە هەموو دنیا بڵێ ئەتوو خاوەنی مڵکی نابی بیفرۆشیەوە یعنی ئەوان هاتنە سوی سفادیان لەو نقطەیە کردیە لەو نقطە قانونیە دەتوان ئەوە بکەن بەڵام هاوڵاتیەک ئەگەر بەنیازبی لە پێشانگایکی ئەوە سەردان بکە دەستی دەکەوی ئەگەر ڕاستە خۆ سەردانی کۆمپانیەکانی پرۆژێ نیشتە جێبوو بکە ڕاستە خۆ دێ لە خاوەنی پرۆژەکە دەیکڕی بەڵام هاوڵاتیەک ئەگەر دوای دابڕانێکی زۆر پرۆژەکە هیچی نەماوە لە بازار بێ لە ناچار لە عقاراتێک لە کەسێک دەیکردەوە کە پێی دەگوترێ بە عشاری چەندانەیە چییە بە نرخەکی جیاوازەی باشە کێشەیەکی دیکە هەیە ئەمە من و کاک بیلال زۆر باش تێی ئاگادارین کێشەی دینار و دۆلارە جیاوازی ئەو نرخی دۆلار و دیینارەیە کە دۆلاری فەرمی بە 135,000 بەڵام لە بازاری ئازاد 143,000 لەسەر من حساب بکرێ تا چەند پرۆژەکان ڕەچاوی ئەوەیان کردووە لەم جیاوازی نرخی دۆلار و دیینارەیە دەرفەتێک نەدۆزنەوە بۆی کە زەرەر لە هاوڵاتی و لە کڕیارەکە بدەن زانی ئەو ستەمەی ئەمن بەستەم ناویێنم ئەو ستەمەی کە حکوومەتی عراقی لە هەرێمی کوردستانی دەکە ئەوەش بەشەکە لەو ستەمەکە لە هاوڵاتی دەکرێت لەوە بەرهێن دەکرێت هەمووی تێدا زیانمەندن چونکە ئەمن وەکو هاوڵاتیەک ئەگەر 132,000 دینار ببم بە بانک پێویستم بەوەبی $100 ئەمریکی وەربگرم $100 دەست ناکەوی و بەرهێن ناچارە دەبی بچی لە بازاری ڕەش بیگۆرتەوە لە بازارێکەوەی کە مامەڵی پێوە دەکرێت هەموو گرێبەستەکانی وەبەرهێن دەیکا لەگەر کڕینی دەرگا و کاشی و بلۆک و هەموو ئەوانەی کە هەیە هەمووی بە دۆلارە کەواتە وەبەرهێن ئەگەر بێت و دینار لە هاوڵاتی وەربگری لەباتی ئەو دۆلارێکە هەیە بەڵام زۆریشان لە ڕێگەی بانکەوە دەستیان نەگا بە دۆلار بەنرخی فەرمی ئەوەندە ڕێکارەکان لە حکوومەتی عراقی قورسن لەوەی کە دەستت بە دۆلار بکە بە دۆلاری تەحویل وەبەرهێنێک ناتوانانی ئەوە بکە پرۆژەکەی کۆتایی دێشتان بە و بابەتە نەگەیشتیا ڕەنگە لە هەندێک کڕینی کاڵای ڕۆژانە و هەندێک بابەتی دیکە مامەڵەکانی خۆیان پێشکەش دەکەن و دەچین کاڵاکانی خۆیان دێنن تەسیر لەسەر ئەو بابەتە هەبی بەڵام لۆ پرۆژەکی نیشتە جێبوون کارەکان ئەوەندە خێرە ئێستا هەندێک کاتەیە 24 کاتژمێر کار دەکرێت یعنی ئەتو پرۆژەکی وەبەرهێنی بۆ ئەوی لە کاتی خۆت تەواوی بکەی خاوەنی سومعی خۆت بی ئەتو فریای ئەوە ناکەوی ڕێکارەکانی بانقی تەواو بکەی بۆ ئەوی دەرگا لە تورکیا یان لە سین لە وڵاتە چکە بینی ناچار دەبی کوالێت دابەزێنی ئەم وەبەرهێنەکەەوە ناکە باشە هۆرەخان ئەو کۆمپانیا وەبەرهێنە بیانیانەی کە لێرن ئایا ئێوە تەنها بەشداریان پێکەن و ڕێخەری پێشانگاکەن یان ڕەچاوی ئەوواکەن کە ئەم وەبەرهێنەیەتە هەرێمی کوردستانەوە نەبێتە هۆی ڕاکێشانی پارە لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرەوەکو کاک بیلال قسەیەکی جوانی کە ئاماژەی پێکرد کە زۆر جار پارە لە هەرێمی کوردستانەوە ئەبرێتە دەرەوە پێشانگاکە چۆن توانیوتانە ئەمە کۆنتترۆلکەن لە ڕێگەی ئەو کۆمپانیا بیانیانەی کێنە ئێرە ڕەچاویەوەتان کردبێت چاودێری ئەوەشتان کردبێت بڵێ ئێمە و کوڕێک خەر تەنها ئەرکی ئێمە با بڵێن بەشداری پێکردنیانە بە شوەیەکی سەرەکی بەڵام ئەوەی تێبینی دەکەن ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش وەبەرهێنەرانی خۆمان هەماهەنگێک لە نێوانیاندا هەیە و لە نێوان ئەو وەبەرهێنەرانی کە لە وڵاتانی دەرەوەش هاتوون و شوێنێکی تایبەتمانداناوە بۆی بە ئاسانترین شێوە کۆبوونەکانی خۆیان لەوێ بکەن و ئەو با بڵێن هەماهەنگی و ئەو کارانی کە دەیانەوەی بیکەن لەو شوێنێک کە تەرخان کراوە بۆیان دەتوانن ئەنجامی بدەن زۆر باشە کاک بیلال هەرچەنە ئێمە ناتوانین لە ڕووی شەرعیەوە قسەی لەسەرکەین چونکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی مسلمانە زۆر باوەڕی بەوەیە کە ئەم مامەڵانی ئەکرێ حەڵال بێت ئێمە زانین کە ئەگەر هەر کاڵایەک دەست بۆ دەست نەبێت ناتوانی پێی بڵێ ئەم مامەڵەیە زۆر حەڵاڵە بەڵام لە کاتێکە هەندێک مامەڵە هەیە لە پرۆژەکانە کە هێشتا بنیاد نەنراوە چەندین دەستەکە ئەفرۆشرێتەوە لە کاتێکا تەنها لە شوێنی ئەو شتە هەوایەک هەیە
ئەم پرۆژێڵە من لەم ئەرزە سێ بینا دروست دەکەم ئەوەندە یەکەیتیایە کاکبیلان 16 یەکەیەکڕێتەوە من 12 نەکردمەوە دواتر مامەڵی پێوکەم هەتا ئێستا ئەم شتە نیە ئەم مامەڵەیە دروستەیاننا لە ماوەی ڕابردووشە قسەمان لەسەرمە کرد لە ڕێگەی ئابووری کوردستان 24ەوە تۆ چیەڵی بە هاوڵاتی تا خۆی بپارێزێت لە مامەڵەی هەوایی بەخوا نەمەلام و نەحاجیش بەڵام بۆ ئەو بابەتی جەناب لە زۆرێ لە وڵاتانم بابەتە ڕێکخراوەتەوە چۆن ڕێکخراوەتەوە هاوڵاتی نابێ پارە بداوە بەرهێنەر پارەکە من ڕاستەخۆ نایدەم بە بەوەرە بێوە بەرێنەر ئەبێ بچم لەکوێ داینم لە بانکە بانک چی کردووە بۆ ئەم بابەتە پرۆسسێکی ڕێخستووە پێوترێ ئەکاونت یا ئەکاونتی پاراستنی هاوڵاتی لەم بینە کە ئەبێ لە لێژێر چوارچەوەی دەسەڵاتی حکوومەتا بێ حکوومەت چۆن مامەڵە لەگەڵم بابەتە بکە بەداخەوە لە هەرێمی کوردستانە بڕیارێکی وامان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت زۆرینەی پرۆژەکانی نیشتەجەبوون لە هەرێمی کوردستانە سێ خاڵ هەیە کە جێبەجێ ناکەن یەکێک لە خاڵەکانی پێوەستە بەوەی کە هەموو پرۆژەیەکی نیشتەجەبوون ئەبێ ئەکاونتێکی بانکی هەبێ هاوڵاتی کاتێک یەکەیەکی نیشتەجەبوو نەکرێت قستی یەکەمێکی دافعاتێتی پارەکەیەتی چۆن ڕێکارەکانی بێ بچە پارەکە لەو ئەکاونتە دانکرا کە پێوتێ ئەکاونتی پاراستنی هەم هاوڵاتی هەموو بەرهێنەر هەم حکوومەت بۆی لەو ڕێکارە دەجاتی خاڵی یەکەم خاڵی دووەم پەیوەندی بەوە هەیە ئەبێ پرۆژە نیشتەجەبوونەکە 10% پرۆژەکەی تەواو بکرێ ئەبجا دەستکاتە فرۆشتن کە بەداخەوە لە خۆناغی ڕابردوو بەشێکیان نەگەشتونەتە 10% و دەستیان کردوتە فرۆشتن کە ئێستا بازار جۆرێکی دیکەیە خاڵی سێمیشی پەیوەندی بەوەی هەموو هاوڵاتیەک مافی خۆیەتی لە هەر پرۆژەیەکی نیشتەجەبوون یەکەیەکەکرێ بە دەستی خۆی بیباتە بەشی یاسایی دەستەی وەبەرهێنان چی لەسەر ئاستی پارێزگاکانە لەسەر لە هەولێرە لە دۆکە لە سلێمانی لە گەرمیانە بۆی ئەمە تەزدیق بکرێ و بە یاسایی بکرێت کە زۆر جارێ هاوڵاتی ئەمەی نەکردوەوە بەرهێنەریش زۆر جاری ئەم دەرگایانە نەکردوێتەوە بۆ ئەوەی ئەم هاوڵاتیە بپارێزین ئەبێ ئەم ئەکاونتە بانکی هەبێ کاتی ئەم ئەکاونتە بانکی هەبوو من 10% شوقەیەکم داوە پارەکە 10% خانوویەکم داوە فێلایەکم داوە بەقەدەر 10% ئیشکردنەکەش ئەبێ لە ژێر چاودێری حکوومەتە پارەکە لە ناو بانکەکە و بەرهێنەرەکە ڕای بکێشێتەوە بۆ ئەوەی هاوڵاتی لێرە پارێزراو بێت لە هەر کات و ساتێکە ئەم وەبەرهێنەرە بەکاری خۆی هەڵنەسا پرۆژەکەی دواکەوت حکوومەت بتوانێت سەپۆرتی من بکاو پارێ وەرگێ بەداخەوە لە هەرێمی کوردستانەمە نەکراوە وەکوی کە جەنابەت وتە ئەگەر ئاگامان لێ نەبێ بەشێک لەم کڕین و فرۆشتانە حرام بوون سەرمایەکی وەکو خطاب زمانێک دانابێ لە بانکێکدا خطاب زمان هەمانە بەڵام ئایا خطاب زمانە چۆن کاری پێکرێت ئایا چی پرۆسەیەکی یاسایی و حەقیقی لە ناو بانکارتیا پەیڕەوەکرێت ئایا بەتەنها لە ماوەی چنێکە ئەم خطاب زمانە ئەتوانێت سەحب بکرێتەوە بڕاتەوە من پێم وایە ئەگەر خطاب زمانیش نەبێ هاوڵاتی بزانێ ئەکاونتێکی بانکیەیە و ئەم ئەکاونتە باکیە بەپی قەدەری ئیشکردنی پرۆژە نیشتەجەبوونەکە مامەڵی لەگەڵاکری ئەتوانین هاوڵاتی پارێزین من بۆ ئەڵێم ئەمە ڕێک بخرێتەوە بەشێک لە هاوڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان کە پارەکەی باتە دوبەی ئەی باتە تورکیا لەبەر ئەم امتیازانەیە چونکە ئەزانێت و بەرهێنەرەکە حەقیقیە چونکە ئەزانێت پرۆسسەکە ڕێکە و تەواو و کۆمەڵێک گرفتە یاسایەکانی تەواو کراوە ئەکاونتی و چاودێری پرۆژەکەی خۆیەکە بۆیە دەسەبا بۆوێ ئەگەر ئاگامان لێ نەبێت تەڕ و وشک لە هەرێمی کوردستان ئاسووتێنین ئەکرێ پرۆژەکەی کاکزەردەش یەکێک بێ لە پرۆژە زۆر جوانەکان و بەرهێنەرەکەشی منی ناسم یەکێکە لە زۆر و بەرهێنەرە باشەکان بەڵام لەناو ئەم بازاڕە ئاڵۆزە ناچار ئەبی ڕۆژی عقاراتەکە بێ یا بەڕێوبەری فرۆشتەکە بە 6 جار قورئان بخوات بڵێ بەخوا من ڕاستم پاکم چاکم ڕێکم شوێنەکەشم باشە بۆ ئەوی بتوانێت یەکەنیشتە بۆ ئەوی ئەمەی پێویست نەبێ ڕێکی باشی چاکی بەشێک لەوەی کەەوە بەرهێنەرەکە ناسراوە شوێنەکەی باشە کوالیەتەکەی باشە نرخەکەشی گونجاوە بەڵام لە تەنیشتیشە بۆ ئەوەی حکوومەت بڵێ کاکە من حەقم بەوە نییە ئەمانە هەمووی باشن بەڵام من هاوڵاتێکی خۆمە پارێزم ئەکاونتێکی بانکیم بۆ بکەرەوە ئەم هاوڵاتی پارەکەی لێرەدانا و ڕێکارێکی تریش بەرامبەرەگرم ئەگەر عقدت کرد لەگەڵیا بێنە با تەزدیقی کەم بۆی بزانم پرۆژە مۆڵەتی تەواوە کارکردنی تەواو خاڵی سێمیشی بۆی بزانم 10% ئیشەکەی تەواو کردەوە دەستی کرۆ بەفرۆشتن هەموو ئەمانە بکەین ئێمە بازارەکە خۆشەکەین باشەکەین چاکەکەین وایلی ئەەکەینە هاوڵاتی لێرە پارەکەی نەبابەتە دەرەوە دروستە لە تەواوی قسەکانتان لە تەواوی هەریەک لە وتانەی بەڕێستان کە قسەتان کرد ئەمە نیشاندەری ئەوەیە لە ڕێگەی پێشانگاکەوە پێشانگای نێودەوڵەتی بۆ بەرهێنان و خانوبەرە بەرچاوڕوونی زیاترەدات بە هاوڵاتیان کە کاتی دیکە لەوانەیە ئەمەندە فرسەت و دەرفەت نەبێ بۆی کە هاوڵاتی بە وردەکاری گوێ لەبێ هەڵبەت میدیاش ڕۆڵێکی باشی هەبووە کوردستان 24 لە ڕێگەی شاشەکەی و هەمیشە ویستێتی لەناو ئەم پێشانگایانەدا ئەم بەرچاوڕوونیانە بە هاوڵاتیان بدا و شرۆڤەی تەواوی بابەتەکان بکەین دوجار ئەمێنێت تۆ بڵین کە هەمیشە سازدانی جۆرێک لەم پێشانگایانە سوودی زۆر باشترە و قازانجی باشترە من سپاس گوزاریەوەم سپاسانەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان نابوون بەو هیواین کە سوودێک ماگەیان بێ بە کڕیاران و بە خاوەن پرۆژەکان و هەموو لایەک سپاس بۆ ئێوە بەخێر هاتن زۆر سپاس
بەڵێ ئەگەڕێمەوە لای ئێوە ئێمە وەکو کوردستان 24 ئەمڕۆ ڕووماڵێکی تایبەتمان کرد بۆ پێشانگای شەشەمین پێشانگای نێودەوڵاتی بۆ بەرهێنان و خانوبەرە بە هەمان شێوە ڕۆژانی داهاتوش کە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامە لەگەڵتانە بین وردەکاری تەواوی هەریەک لە پرۆژەکان و ئەو وردەکاریانەی کە هەمیشە لای هاوڵاتی نەبیسراون و زۆرێک لە زانیاری هەیە کە تا ئێستا نەگەیشتووە پێیان ئێمە بە وردەکاری لەسەر ئەم لایەنانەی پێشانگاکە و بەگشتی لەسەر کەرتی خانوبەرە زانیاریمانە بێت بە بەشداری چەندین کەسی شارەزا و وەکو میوانەکانی ئەمڕۆ لەگەڵتانە بین بۆیە هەمیشە چاوتان لەسەر کوردستان 24 بێت. سپاس کە بینەر و بیسەر بوون.